سەرڕایبوونی سوپای عێراق لە ناوچەکە و بەشداری فرۆکەی هەلیکۆپتەر لە دابەزین بەسەر مۆگلەکانی داعشە، بەڵام ناوبەناو تیرۆستانی داعش لە سنوورەکە خەڵک دەرفێنن و دوای ماوەیەک بە پارە ئازادیان دەکەن. لەو ماوەیە ئەوانەی کە گیراون لە سنوورەکە بە بڕی پارەی زۆر ئازاد کراون و تا ئێستا سنووری ناحیە قەرەتەپا سەرڕای ئەوەی کە سوپای عێراق بوونی هەیە لە ناوچەکە، بەڵام نەیتوانێت وەکو پێویست کۆنتترۆلی بکە و هێزە عێراقیەکان بوونیان بەس لە سنتەری شار و چەند گوندێک هەیە. سنووری ناحیە قەرەتەپا سنوورێکی زۆر بەرفراوانە. سنووری ناحیە قەرەتەپا هەروەکو پێشی ئێستا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سوپای عێراق بە فڕۆکەی هەلیکۆپتەر لە سنووری دەریاچەی حەمرین لەگەڵ هێزەکانی حەشت لە ناوچەکە لە چەندین شوێن دابەزینە بە فڕۆکەی هەلیکۆپتەر بەسەر چەندین مۆڵگای تیرۆستانی داعش. ئەوەی زانیاری لا ئێمە باسی لەوە دەکرێت کە چەندین مۆڵگەی داعش دەست بەسەراگیرا و کەلوپەلی تیرۆستانی داعش. باس لەوەش دەکرێت کە چەند کەسێک لە تیرۆستانی دەستگیر کراوە، بەڵام ئەو هەواڵات تا ئێستا ڕاست نەبووەوە. ئەوەی زانیاری ئێمە خەڵکی ناوچەکە لەگەڵیانە لە تیرۆستان، خەڵکی بیانیشیان لەگەڵایە لە سنوورەکە، بەڵام ئێستا زۆر سنووردارە یان زۆر بەکەمی خەڵکی ناوچەکە لەگەڵیانە و زۆربەی دیهاتە عارەبەکانی دەوروبەری ناحیە قەرەتەپا هاوکاری تیرۆستانی داعشەکەن. یان ئێمەوە بەڵگەیە حکوومەتی عێراق لە ناحیە قەرەتەپاش زۆر باش دەزانێ گوندەکان هاوکاری حکوومەت ناکەن، تەنانەت زۆر جار تیرۆستانی داعش بەلای گوندەکانە تێپەردە من ناتوانن هیچ جوڵەیەک بکەن بەرامبەریان، بۆیە تا ئێستا کۆنتترۆل ناکرێت لەبەرەوەی گوندەکان زۆربەی گوندەکانی سنووری قەرەتەپا هاوکاری تیرۆستانی داعشن.